صفەتی سێهەم والذين يبيتون لربهم سجدا وقياما عبدەکانی الرحمن چێن ئەوانن شەوانە هەڵدەستنەوە و دەمێننەوە لە شەودا سوزدە بۆ خوا دەبن دەوەستن لە نوێژدا بۆ خوای پەروەردگار کەواتە لەسەرمانە براکانم کە بتەوێت تۆش بچیتە ناو دائیرەی وعیباد الرحمن کە دوایی دێ پاداشتیان چیە لای خوا ئەوە بەشێک دابنێ بۆ شەو نوێژ بەشێک دابنێ لە شەودا تیایدا هەڵسیتەوە سجدا وقیاما بە پێوە بیت قورئان بخوێنیت چیتە سوزدە تەسبیحی خوا بکەیت دوعا بکەیت لە خوای گەورە پاڕیتەوە ئەوە مەطلوبە براکانم بۆچی چونکە تاوەکو تۆ زیاتر بەندایەتی بۆ خوا بکەی وەکو وتمان ئەوە زیاتر سەعید و بەختەوەر دەبی زیاتر خۆشحاڵی دنیا و قیامەت دەبی زیاتر بە عیزەت و بە کەرامەت دەبی و زیاتریش پلت بەرز دەبێتەوە لای خوای پەروەردگار ئەو جارە حەقی خوش لەسەر ئێمە ئەوەیە براکانم خوای گەورە ئێمەی بۆ ئەو دروست کردو بیپەرستین نەکش بچی شەو تا بەیانی لێی بخەوی نە بەشێک لە شەو دیاریکە هەڵسیتەوە هەر نەبێ سێ ڕکعاتی تێدا بکە ئەوە ئەم ئاەتە شمولت دەکە سێ ڕکعاتی ویترەکەت شەو هەڵسەوە بیکە ئەم ئاەتە شمولت دەکە والذین یبیتون لربهم سجدا وقیاما یا لە سوزدەدا یا لە قیامدا وەستاوە خەریکی عیبادەتی خوایە